بسم الله الرحمن الرحیم دیارەمە زۆر بە خێراتنی برایانی مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین کە هاتوون بۆ پیرۆزبایی بۆ هەم پیرۆزبایی کۆنگرەمان و هەم گۆڕینی مەسئول مەڵبەند و ناوی ئەمیر و لێرانە ئێمە زۆر خاڵی هاوبەشمان هەم پێکەوە بەجددی باسمانکردن و ئیشی لەسەر دەکەین و مێژووی پەیوەندیەکانی کۆمەڵ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان مێژووی ئێستانیە مێژووی شاخە لە شاخەوە ئەو پەیوەندی و هەماهەنگی و لێکتێگەیشتنەی کە کاتی خۆی لەگەڵ جەنابی مام جەلال و مامۆستا عوسمان و مامۆستا مەلاعەلی و مامۆستا عەلی باپیر و ئەوانە بوون درێژەیان پێدراوە و درێژەی زیاتریشی پێدەدەین. هاتین بۆ پیرۆزبایی بۆ لە نزیکەوە پیرۆزبایی مەڵبەندی شەشی سۆران بگەیەنین بە خوشک و برایانمان لە کۆمەڵی دادگەری کوردستان و کاری پێکەوەی کاری هاوبەش ئیش و کارەکانمان دەردەشە کرد تاوتوێ کرد بۆەوەی بەپێی ئەو بەرنامە و نەخشەی هەمانە بۆ ئایندە لە سنوورەکە هەماهەنگیمان هەبێ و بتوانین کاری بەیەکەوەی ئەنجام بدەین و لە چ لە هەرێمی کوردستان کە برایانمان خوشکانمان لە کۆمەڵی دادگەری کوردستان چ لە عێراق نوێنەریان هەیە ئەندامی پەرلەمانیان هەیە بۆی بتوانین لەسەر مستەوای باڵاش ئەو کاری پێکەوەی و هەماهەنگیە زیاتر بەرەو گەشەسەنی زیاتر بڕوات ئێمەش لە مەڵبەندەکان بتوانین هەماهەنگیمان هەبێ و سەردانی یەکتر بکەین